باكم ناوي رفيق عبد الله رفيقه تمني موالدي 1962 دانشتوی رانینە و لە تقریبا لە 12 ساڵیەوە خەریکی ئەو کارەیە ئەتوو دەکەنجە و شەی دەکەیت لە هەفتا پێنجەوە دەستی بە ئەو کارێ کردووە یانە هەتا ئێستا تقریبا 40 شتێک ساڵ دەکەم باوکم من لە زگمانگەوە بڵێ بە قسەشتیوە تێ ناگات دەبێت بە ئیشارەت تێگەێنێ بە ئیشارەت هەموو شتێکی لێ ئاڵی دەکرێ خوێندەواریشی هەیە دەتوانێت بخوێنێ و بنووسێ لە مەکتەب شتیوە نەیخوێنەوە بەس هەر لە ماڵە بە خۆی فێر بووە بڵێ چۆن بۆ خولیاکی عەزی لێ بووە ستا بە خوێندنەوە شتیوە باشە شتێکی بۆ بنووسی دەیخوێنێتەوە دەتوانێت شتت بۆ بنووسێ باوکم پیشەکەیرەوە بوو هەر لە سەرەتاوە لەگەڵ باوکی ئەو کارێک کردووە باوکی فێرە ئەو کارێک کردووە هەتا ئێستاکانە حەق ئێستاش خەریکی ویشەیە ئێستا تقریبا منداڵەکانیشیە تقریبا لەسەر ویشەیە ئێستا بەردەوامن ڕۆژانە باوکم ڕۆژانە لە ساعات 8:30 بەیانەوە دوکانە دەکاتەوە ئێوارانیش پێش مەلابانگدان دوکانە دادەخات باسی دروستکردنی شتانە دەکات دەڵێ ئێستا لوو لە سۆبەیە دروستی دەکات بۆ سۆبەی داران دروست دەکات بۆ سەرما و بۆ گوندان و شتانە زۆر خەڵک دەی بە سەرما زەوەکەی زۆربەی وەستا هەیە ناو شتی پیسە بەخوا خەریکی نابێت ئێستا بە خۆی ناو شتەکەی خێوان دەکاتەوە ژەنگێک شتێکی بێت بە فڵچەی تەل و بەشتی تایبەت دەیکڕێنێ ناو شتەکەی خێوان دەکاتەوە ئەوە دەڵێ پلیتەکەی بە کەڵک نەماوە سوتاوە ئەو جارە ئەو دوگمەی هەیە کوژانەوەی دەڵێ وەختی خۆی تەرک کراوە وەڵای ئێستا بۆ چی دەکات بزانین وەڵای مشتری جا زۆربەی کەس بە ئیشارەت تێی دەگەێنێ زۆربەی کەسێ ڕۆژانە برایەکی کەم لەسەر دوکانێ و بۆی دەکاتە تەرجمەوەی لێ ئاڵی نەبێت باوکم سەڕای ئەوەی خەیان پێداویست تایبەتە هەمومانی هەر بەو کاسپێ بەخێو کردووە و لەخوای بەزیار بە هیچ کێشێکی دارایی و تشمان نەبوو وەڵای جا منداڵەکانی بڵێ گەورە نین ئێستا بەخۆم ئاخی کوڕی گەورەمە ئەو جارە من بەخۆم پێشمەرگەم ئەوەکانی کەش خەریکی خوێندن والله هر وقتی نوێژەشە بە